بەپێی بەداداچوونێکی پەیام نزیکەی 1 ملیۆن ئاوارە و پەنابەر لە 25 کەمپی هەرێم لە کوردستان بوونیان هەیە. وەزیرێکی حکومەتی عێراقیش دەڵێت دەسەڵاتدارانی هەرێم ڕێگە نادەن ئاوارەکان بگەڕێنەوە و بۆ مەبەستی هەڵبژاردن بەکاریان دەهێنن. ژمارەی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان چەندە؟ بە گوێرەی ئاماری فەرمی حکوومەتی هەرێم 911232 ئاوارە و پەنابەر لە هەرێم نیشتەجێن. لەو ژمارەیە 664798 ئاوارەی پارێزگاکانی عێراقن کە لە دوای شەڕی داعش هاتوونەتە هەرێم. هەروەها 248334 کەسیشیان ئاوارەی سوورین. وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق بۆچی لەسەر ئاوارەکان ڕەخنەی توندی لە دەسەڵاتدارانی هەرێم گرت؟ ئیڤان فایق وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند وەزارەتەکەی دەسەڵاتی بەسەر کەمپی ئاوارەکاندا نییە و هەرێم ڕێگە نادات ئاوارەکان بگەڕێنەوە زێدی خۆیان. وەزیرەکەی حکوومەتی عێراق ئاماژەی بەوەش کرد ئاوارەکان پێشێلکاری زۆریان بەرامبەر کراوە و بۆ مەبەستی هەڵبژاردن و سیاسیش بەکار دەهێنرێن. لێدوانەکەی وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق کە سەر بە بزوتنەوەی بابلیۆنی ڕێیان کلدانیە دوایەوە هات ناکۆکی توند لە نێوان فراکسیۆنی پارتی و بابلیۆن لەسەر کورسی مەسیحیەکان لە پەرلەمانی عێراق ڕوویدا. کاردانەوەی حکوومەتی هەرێم لەسەر بەکارهێنانی ئاوارەکان بۆ مەبەستی هەڵبژاردن. دوای لێدوانی وەزیرەکەی حکوومەتی عێراق لە ڕوونکردنەوەیەکدا وەزارەتی ناوخۆی هەرێم تۆمەتەکانی ڕەت کردەوە و دەڵێت وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق کەوتۆتە موزایەدەکردن و بڵاوکردنەوەی قسەی بێبنەما لە بابەتی ئاوارەکان و بەکارهێنانیان بۆ مەرامی سیاسی. ژمارەی ئاوارە و پەنابەران لە هەرێم بەقەت چەند کورسی پەرلەمانی عێراقە؟ ژمارەی ئاوارەکان و پەنابەران لە کەمپەکانی هەرێم نزیکەی 1 ملیۆن کەسە، ئەمەش بەقەت 7 کورسی پەرلەمانی عێراقە. بۆ نمونە لە دوایین هەڵبژاردنی پەرلەمانی عێراق پارێزگایەکی وەک موسەنە کە ژمارەی دانیشتوانەکەی 1 ملیۆن کەسە 7 کورسی پەرلەمانی بۆ دانرابوو. ئەنجام لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم مەلەفی ئاوارە و پەنابەرانیان بۆ بەرژەوەندی سیاسی و هەڵبژاردن بەکارهێناوە. بۆ نمونە لە کوردانی ڕۆژئاوا هێزی ڕۆژیان دروست کردووە کە ژمارەیان زیاتر لە 6,000 چەکدارە و لەسەر قووتی خەڵکی کوردستان موچەیان پێدەدرێت.